دوو پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری هەوڵی چارەسەری کێشەی دەرچوانی ئامادەی ئیسلامیەکان و دابینکردنی هەلی وەرگرتنیان لە زانکۆ و پەیمانگەکان دەدەن. بۆ ئەم مەبەستە هەردوو پەرلەمانتار دکتۆر هەورامان گەچێنەیی و موسلیم عەبدوڵڵا قەسرێ لە هەولێر لەگەڵ وەزیری خوێنی باڵای هەرێم کۆبوونەوە. دوای کۆبوونەوەکەش ئەویان ڕوون کردەوە بە ئامانجی چارەسەری کێشەی دەرچوانی ئامادەی ئیسلامیەکان چەند پرۆژە و پێشنیازێکیان داوەتە وەزارەتی خوێنی باڵا تاوەکو دەرچوانی ئامادەی ئیسلامیەکانیش هاوشێوەی ئامادەیەکانی دیکە چانسی درێژەدانیان بە خوێندن لە زانکۆ و پەیمانگەکانی سەربەوەزارەتی خوێنی باڵای هەرێم بۆ دابین بکرێت. جەنابی وەزیر لەم مۆزوعە وعد و بەڵێنی دا کە زۆر کار ئاسانی بکات و هەوڵ بدرێکە ئەم ساڵ ئەو قوتابی بەڕێزانە لە مەجالیان بۆ بکرێتەوە لە غێری شەریعە لە زمانی عەرەبی حتا لە قانون لە ئیقتصاد و لە اختصاسەکانی تریش وەربگیرێن. بەڵام دیارەوتی بۆ ئەم بابەتە پێویستە کاکە ئێمە کۆبوونەوەیکی بەپەلە بکەین لەگەڵ ئەنجومەنی وەزارەت کۆ بکەینەوە و لەوێ بڕیاری لەسەر بدرێ و خۆشی وعد و بەڵێنی دا کە دیفاعیان لێ بکە و بابەتەکەشیانی بە حەق زانی. قوتابخانە ئیسلامیەکان کێشەیان زۆر زۆرە، هەر لە وەزارەتی پەروەردەوە کاتێک کە خوێنن لە مەناهج کە بۆیان دیاریکراوە بابەتەکانیان زۆر بەسەردا کۆبووەتەوە، نزیکەی 18 بابەتە خوێن کە دوایش لە زانکۆڵاین دەرفەتی زانکۆڵاینیان بۆ دێتە پێشەوە گرفتی وەرگرتنیان لە بەشە زانکۆیەکان هەیە. ئێمە ئەمڕۆ بەڕاستی کۆبوونەوەکەمان تا ئاستێکی باش بەرهەمدارە بێ ئینشاءالله چاوەڕێی وەڵامی بەڕێز وەزیری خوێنی باڵاشەکەین بۆی کە فەراهەمی بەشی تر بکرێ لە قانون لە زمانی عەرەبی لە بەشەکانی زانستە مرۆڤایەتیەکان بەشەکانی تریش بۆی کە بتوانن قوتابیەکانی خوێندنگە ئیسلامیەکان لە دەرفەتی کردنەوەی زانکۆڵاینە بەشی تریشیان بۆ فەراهەم بکرێت. لای خۆیانەوە مامۆستا و قوتابیانی ئامادەی ئیسلامیەکان نیگەرانن لەو جیاوازیەی لە نێوان ئامادەیە ئیسلامیەکان و ئامادەیەکانی دیکە دەکرێت کە ئەمەش وە خۆیان دەڵێن وای کردووە خوێندنی ئیسلامی لە نێو قوتابیان خواستی لەسەر نەبێت. بۆ نمونە ئەگەر لە ڕووی پرۆگرام و باز بکرێت ئەو وانانەی کە قوتابیانی خوێندنی ئیسلامی دەیخوێنی بەراورد بکەی بەو وانانەی کە قوتابیەکی وێژەیی یان قوتابیەکی زانستی دەخوێنی ژمارەکەی دوو هێندەیە. قوتابی هەیە لە پۆلەکانی کە خۆمان لە بەتابەت لە ئامادەی 18 تا 19 وانە دەخوێنێ کە ئەمە بۆ ئاستی قوتابیە بەڕاستی زۆر قورسە. ئەمە لەلایەک لایەک کە جارێک کاتێک قوتابی لە پۆلی 12 تەواو دەبێت جارێکی دیسان بەشیان دەخورێتەوە بۆ پێی کە ئەو قوتابی ئەو هەموو ماندوونەی کردو ئەو هەمووانەی خوێندووە تەنیا لە کۆلێژی شەریعە وەردەگیرێ. ئەمە شوای کردووە خوێنی ئیسلامی لە کوردستان بەرەو پوکانەوە بچێ و ژمارەی قوتابخانەکان کە بنەوە ژمارەی قوتابیان کە بنەوە ڕۆژ بەرەو لاوازم بچێ. ئەگەر بێت و ئەو خاڵانە چارەسەر نەکرێن پێمان وابی داهاتووی خوێنی ئیسلامی لە کوردستانی گەشت نابێت. داواش لە خوێندنی باڵا دەکەین کە بەڕاستی پێویستە یعنی بەس قوتابخانەکەمان کولیە شەریعە وەرنەگری، پێویستە یعنی کولیە قانون و کولیە عەرەبی و ئەو بابەتانە کە پێویستە وەربگیرێتن. بەڵام ئێمە ئێستا تەنها لە بۆ کولیەی شەریعە دەخوێنین. ئێمەش وەکو قوتابیان داوا دەکەین کەوا پێویستە لە کولیەکان وەکو تەڵەبەی وێژەیکەوە دەرس بخوێنین. لە هەرێمی کوردستان 21 ئامادەی ئیسلامی هەیە کە تێیدا نزیکەی 300 مامۆستا وانە بە زیاتر لە 1400 قوتابی دەڵێنەوە. بڕیاریش دراوە میلاچی مامۆستایانی خوێنی ئیسلامی بگوازرێتەوە سەروەزارەتی ئەوقاف لە کاتێکدا ئێستا میلاچی مامۆستایانی ئامادەیە ئیسلامیەکان سەر بە وەزارەتی پەروەردەیە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.